هەر کاتێ دەیتە زاخۆ حەز بە گۆڕانکاریکی تەواو جیاواز دەکەی. ئێستا 61 پرۆژە لە گشت تێکتەرەکان لەم ئیدارە جوان و دڵگیرەدا ئەنجام درراوە. کەرتی گەشتیاری بۆ تا سەرچاوەیەکی تەواو داهات بۆ دانیشتوانی ئیدارەی سربەخۆی زاخۆ. لەگەڵم بن، لەگەڵ هاوکارانم لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. دەستپێکی بەرنامە لە پرۆژەیەکی گرنگی گەشتیاریەوە تایبەت بە قۆناغی دووەمی کۆرنیشی زاخۆ دەست پێ دەکەم کە بە شێوەیەکی چڕ کار لە پرۆژەکە کراوە و ئێستا زیاتر لە 180 کارەکانی تەواو بووە. کۆرنیشی زاخۆ بە تەواوەتی لە ڕووی گەشتیاریەوە ئیدارەی سربەخۆی زاخۆی بردە قۆناغێکی ترەوە. ئێستا کارکردن لە قۆناغی دووەم بە ڕێژەیەکی بەرچاو کاری تێدا دەکراوە و نزیکە لە تەواو بوون. من دەمێت تەواوی وردەکاریەکان لە سەرپەرشتیاری پرۆژەکە کاک تەحسین سەی زیاتر بکەین. دەمەوێت باسی دوای تەواوبوونی قۆناغی یەکەمی کۆرنیش ئێستا باش کارتان لەسەر قۆناغی دووەمیش کردو. دەزانم ئەم پرۆژەی لە چی پێکاتوە، چۆن کارتان لەسەر کرد؟ زۆر بەخێر بن کارگیاری. بەڕاستی پرۆژەی کۆرنیشی زاخۆ کە یەکەم جار دەستمان پێ کرد لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مەسرور بارزانی بوو کە گرنگی دەوروبەری خۆبیری بهێتە دان. ئەو بیمە دەست قۆناغا یەکێ کرد. کەمتر ساڵێکێدا ئەو قۆناغا یەکێ بیمەهەیە هات. دیڤدا جەنابەوان ئەمر کرد و بەردەوامی وی پرۆژەی بهێتە دان حتا و شناف باژێری دەربکەوێت. قۆناغا دوێ ئەوە نزیکە 2 ساڵ ئەمە دەست پێ کردیە. درێژەهەیاوێ 3 کیلومترە. هەندێک جیاوازیە هەی ناوبەینا قۆناغا یەکێ و قۆناغا دوێ. هەندێک مەواد ji لای me ve hatîne guherîn. Wekû kompaniyeka Tirkiye bes stafê ku lê kar dike zêdetir ji 85 sadê yê navxweyî tida kar dike. Me dest projeyê kir û cenabê guhdar wekû serpereştê îdara serbexweya Zaxo rojane ya rêka telefonê yan seredan dîvçûna evî projeyê kiriye da ku projeyekî baş bû vî bajêrî derbik. Başa projeke li çi pêk hatuwe kak Tehsîn? Proje dîwarên palpiştin, her du tarafê xabîr dîwarin. Piyada kornîşî cihê piyasê kornîşê yekem me konkrîtê rengareng dirist kiribû. Belê ser piştiyareka guhdarê ku divêtin petir şaristanî bêtin me berê bazil heke wan bilahezekê bit berê bazil tê bikarînayî ku zorbeyî cihên siyahiyên cîhanê evî berî dirist dike. Baxçe ne, ronahiyeka zor baş me yê bo deynayî. Şbilî hindê me du menteqe deynane bû yariyet zaroka ya melkonîşî yekem cih nebû em deynî. Cihek me hey bû werzişê bû mezina ew ji eçîzene ku dê tê dabin. Du sikirit niqûm yek eve ya yek ji ew heniye du sikirit niqûm bû pengandina avê nav vê baxçeyê da yan vî konîşî da jî hene. Wekû dîtir ihtimala cihek kafeterya du kafeterya ji tê da bihêne ava kirin. لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە کۆمپانیەکان سیاسەتێکی زۆر نوێیان جێبەجێ کرد لە هەرێمی کوردستان. بۆ نمونە پرۆژەیەک پێویست بەوە بوو بە 2 ساڵ تەواو بکرێت، ئەوان بە ساڵێ تەواو دەکرێت. ئایا لە قۆناغی دووەمی کۆرنیشی زاخۆ ئەمەش هەمان سیاسەت جێبەجێ کرا؟ بەڵێ قۆناغی یەکەم یا کۆرنیشی me salekê kêmtir tewaw kir hêşta wextê me nîv sal ji mabû û evî qonağî jî hêşta zêdetir ji salek wextê me maye bes xwedê hesketin gelek mangek dî ya mangonê nîvê dî dê tewaw bîtin sade sal. Heta nûkê 85 salê dîmayî hatiye. ئەوەی هەندێ بابەت هەبوو جەنابەت باسی کرد لە قۆناغی یەکەم ڕەنگە جێ نەبێ یا مەسەلەن دیزاینەکەی بەو شێوە کراوە. لەم بەشەی ترا هەموو خزمەتگوزاریە گەشتیارەکان بەردەستە وجودی دەبێت. Belê diyarî qonağa yekê eger wan bila heza kiribe cihê hatûne çûna xelkê berteng e. Aliyeke 6 metre rexê dî me 4 metre çêkiriye çikî berteng. Evê qonaغê çi cihil 8 metre kemtir nînin. 8 metre heta 10 metre hindek cih geştiya 12 metre jik bû
هاتون چونا گشیارا و او مواد که هاتی اب کار اینا جگ پتر شهرستانی تره یعنی او برای بازل ملویر کار نمیاد ویر کنکریتی هاتی اب کار اینا بس الویر برای که بازل تا گل زوربه جهن گشیاری الجهان بو جهن گشیاری اوی بریب کار دینه زاخۆ یەکێک لەو ناوچە گرنگانەی کە ئەمڕۆ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دەبینرێت بە تایبەتی لە ڕووی کەرتی گەشتیاریەوە داهاتی گەشتیاری بۆتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ خەڵکی ناوچەکە و چەندین پرۆژەی گرنگ و جیاوازی کەرتی گەشتیاری لە بواری جێبەجێکردندان و لە ئایندەیەکی نزیکدا کارەکانیان بە کۆتا دێت. کەرتی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ زۆر بە خێرایی گەشەی کردووە. ئەتوانین بڵین هەموو پلانانەی کە حکومەت بۆ کەرتی گەشتیاری داینابوو وەکو خۆی جێبەجێ کراوە. ئاکید کۆپشتی زاخۆ بیا ئیدارە کورنیشاتە دروستکردنیان شین بێژن تا ئەپرێکە کورنیشە زاخۆ gelek cihindiyên گەشتیاری کورد زاخۆ هەبین برنیاس نبیم ریکای برنیاس بین شین بیان زاخوب ریکا کرنیش و دیسا وجی پشتی کرنیشی نیجانکینا بازار کون زاخو دست بکر کل ها زاخو بیا براندکا گشتیاری الحریم کردستان عراق لەخسەکەی جەناب تاوا دەردەکەوێت کە قۆناغی یەکەمی کورنیشی زاخۆ بووە بوژانەوە بۆ کەرتی گەشتیاری بۆ زاخۆ. بە تەواوبوونی قۆناغی دووەمی کۆرنیش چ کاریگەریەک دەکات لەسەر کەرتی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ؟ ئەکید کو وەکیت بژن جیهان هەمی بەرەف پێشکەچن و مدرنی و چین کەرتی گەشت و گوزاری عادەتەن هەنی ئینسان حەش لەزاتی نوێبوونێت کە دایمە جهێنی بوونی پتر گرنگی دن وێ پتر ببینن گەشت و گوزارە زاخۆ یەکیت بژن پشتی کورنیشی زاخۆ هاتەکردنە تەمامکاریەک بازارێک کەونێ زاخۆ گەل هەزا دیساڤژی یا هەرە گرنگ قۆناغ دو کورنیش جهات چکرن اف سال ده اوجی تمامی دو ماهی که دی سواجی اف سیما که نیتر بوزا خو پیدا به رنگ او گشتیار پیشتر سردان باجر زاخو کورنیش خونه هایی که کن ایدی در فتح سردان خونه ها دوی کن هنده دی اد اکید دیمانو هندک دیمانو شم بجن تشت جان تر هاتنه چون تایباتی پروژه هر ناوک تمام کردن کورنیش دلال بجن با و برهناریا کرده تایبات پورتو مارینو جمارکا کافیو خارنگاه دی سواجی زمارکا زورا بلمین گشتیاری ناو خابیر زا خود دنتن اوجی روش و جوانه اکادیا دای کرنیشه ژمارەی گەشتیاران هاتنیان بۆ ئیدارەی سەربەخۆی زاخۆ جەنابەت باسی ساڵی 2022 کرێ یعنی لە 2022 تاکو ئێستا لە کۆتایی 6 مانگی 2025 ژمارەکە چەندە زیادی؟ ئەکید زیاد کرد شم بژن تا ساڵ 2023 داتای تمام یا آمار گشتیارا خالنیزیکا تقریبا 9 میلیون بوری 9 میلیون یعنی 520 حتی 25 هزار گشتیار سردان از خود کرد زایدن دی ساواجی سال 2024 خالنیزیکا 980 هزار گشتیار ده یعنی نزدیک میلیونه که گشتیار کە دێت پێویستی بە ئوتێلە پێویستی بە ڕێستۆرانتێکی باشە پێویستی بە خزمەتگوزاریەکی باشە ئەمانە ئێستا هەمووی ڕەخساوە متەکامل بووە لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ. ئەکید کۆ پێشتر بەلکو ڕەنگە هەندێک مەعۆریشن هەرچەند ئاژیشەوە سەمازن نەبێت چکۆ ji بەرکو ئەو هاتنە گەشتیارە و حەوەندنە تاڕاداکێ باشی بێ لێ مەوەکو مدرن ئاستی کوالیتیە باش نەبوو ڕەنگە مەهەند کافی و ڕستۆرانت یعنی خارنگەهت وەسا باش نەبین خەڵکێک ژێ ڕازی بن لێ خۆشحالی و وگای ژمارەکە خارنگەهن مدرن و پێشکەتی کوالیتە و بەرز و خانێت گەلک خۆش پێشکەشکن هەر دیسا اوتیل آجی شن بجن گلک اوتیل هاتنه اوبدت کنن و نیجان کنن دیسا باشه که یانجی شنی و بینه و نیزیکا سه چهار دیجید مدرن و نیزیکا بین تعف اوتیل رنگ 4 حتی 5 استیرا زاخو بینه فکرم و اوا هم بیا پالپشتک بو کرده گشت و گزارش لای کرده تایبت و جگە لە قۆناغی دووەمی کۆرنیشی زاخۆ هیچ پرۆژێکی تایبەت و جیاوازی لە کەرتی گەشتیاریە چوو بێتە بواری جێبەجێکردنەوە تاوە؟ ئەکید وەکو زاخۆ ما بیر لوێ چندێک کرا کۆنۆها
وەکو جهێکی گەشتیاری شین بێژن بەرێ بنیات و نەهاژی کار دەست پێکرا ئێکش مازنترین و جوانترین نافۆرە دل زاخۆیت کن ئەوژی بيجن تمام كرا قوناغ دویا کورنیش گشتیاریه یکیش جوانترین پا نافوران سر آستی و حریم کردستان و عراق دی سواجی ما وکو گلی زاخو هنر دما شتونیلت بوره اکید استا کار سر نافورت نکرنه کو اوجی البرا سال دهاتی دا کار دو ماهی به تو یکیش مازنترین جوانترین نافورانه دی سواجی گلی زاخو پلان هاتا دینات نواجی بتوا برهناره یعنی اف جهبتا کومالگاه که عام یا گشتیاری یعنی همیچ بیاوب خواب اگر بونمونه ناید گلوپا همی بیشن تشت خلق که تو محاول شده بد سردانه کومالگاهی که تو و بیشن جهویج رقصایی و نوا کبت نوبرا چیای بخیر و سپی و جه که گلک بر فرهجی که اوجد پلان دانم دهاتی دا کو پرشلای کرت تایبت و بهتر درست کرد. هاوشێوەی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان کارکردن لە پرۆژە گرنگ و استراتیژەکان لە ئیدارەی سەربەخۆی زاخۆشدا بەردەوامە. لێرە تایبەتمەندی و جیاوازی هەیە. پێش وادەی خۆی لە کاتێکی زۆر کەمدا پرۆژەکان بە تەواوەتی ئەنجام دەدرێن. بەداتا و ژمارە پێتان بڵێم تاکو ئێستا چی ئەنجام درراوە. لە کۆی گشتی پرۆژەکان لە سەرجەم سێکتەرەکاندا 61 پرۆژە ئەنجام درراوە بە سەرمایەی 1 ملیار و نزیکەی 50 ملیۆن دۆلار. ئەم پرۆژە گرنگ و استراتیژیانە نزیکەی 3500 هەلیکاریان بۆ خەڵکی ئیدارەی سەربەخۆی زاخۆ ڕەخساندووە. لە نێویشیاندا کەرتی گەشتیاری لە سەرجەم سێکتەرەکان لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ پشکی شێری بەردەکەوێت بە ڕێژەی 133. ئەو تایبەتمەندی و کارە گرنگ و خزمەتگوزاریانە چییە کە بۆ کەرتی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ ئەنجام دراوە. لە کۆی ئەو 21 پرۆژەی کە بۆ کەرتی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ ئەنجام دراوە بە سەرمایی 135 ملیۆن دۆلار زۆرترین وەبەرهێنان کە ئێستا ئەنجام بدرێت لە کەرتی گەشتیاریە لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ چونکە ساڵانە نزیکەی 500,000 گەشتیاری ناوخۆیی و پارێزگاکانی خوارو و ناوڕاستی عێراق بێت. دوایین ئەو پرۆژانی کە جێبەجێ دەکرێت و چۆتە بواری جێبەجێکردنەوە قۆناغی دووەمی کۆرنیشی زاخۆیە بە درێژایی 3 کیلۆمەتر. بەمەش کەرتی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ بە ڕێژەیەکی یەکجار زۆر دەباتە پێشەوە. هەر ئەوەش نییە کۆمەڵی خزمەتگوزاری تایبەت لەوانە ڕێستۆران، کافتریا، هۆتێل، مۆتێل لە ئیدارەی سەربەخۆدا زۆر بە خێرایی گەشە دەکەن. لەوانە نزیکەی 100 ڕێستۆرانت و کافتریا لەم ئیدارە سەربەخۆیەدا بوونی هەیە و نزیکەی 25 هوتێل و مۆتێل بۆ شوێنی مانەوەی گەشتیاران بە باشترین شێواز ئەنجام دراوە. نزیکەی 1500 بۆ 2000 هەلیکاری ڕەخساندووە تایبەت بەو کەسانەی کە لە ناوچە گەشتیارەکانی ئیدارەی سەربەخۆی زاخۆ کار دەکەن. داتا و ئامارەکان ئەومان پێ دەڵێن کە لە چەند ساڵی داهاتوودا لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ کەرتی گەشتیاری بە تەواوەتی کاریگەری تەواوەتی دەکا هەم لەسەر خودی ئیدارەی سەربەخۆی زاخۆ هەمیش لە هەرێمی کوردستاندا. شەو و ڕۆژ هیچ جیاوازیەکی نییە بۆ ئیدارەی سەربەخۆی زاخۆ زۆرترین گەشتیار ڕوو لە ناوچەکە دەکەن لە نێویشیاندا گەشتیارانی ناوخۆیی تەنانەت بازاری کۆمپانیا گەشتیارەکانیش گەرمتر بووە چونکە وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن. ئێستا زۆرترین گەشتیاری ناوخۆیی خواستێکی زۆریان هەیە بۆ ئەوەی لە نزیکەوە ناوچە گەشتیارەکانی ئیدارەی سەربەخۆی زاخۆ ببینن. کەرتی گەشتیاری
لە زاخۆ بە تایبەتی زۆر بە خێرایی گەشەی کردووە مەسەلەن ئەوەی کە دەبینێت ئێستا دەتوانین بڵین زۆرترین گەشتیاری هەم ناوخۆی هەم پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق چاویان لەوەیە زۆر بە پەرۆشەوەن بێن ناوچە گەشتیارەکانی زاخۆ ببینن هەر لەم بەرنمەیە بە سوودفا ڕێبەری یەکێک لە کۆمپانیا گەشتیارەکانی هەرێمی کوردستان کە کۆمپانیایەکی ناوخۆیە گەشتیاریان هێناوەتە ئیدارەی سەربەخۆی زاخۆ دەمێت لەگەڵ خۆیان گفتوگۆ بکەم بزانم چی وای کردووە کە ئەوان گەشتیار بۆیان پێشنیار بکەم بڵێن ئێمە گەشتیاران دەبینە زاخۆ لەبەر ئێستا بپرسم ئێوە ڕێبەری گەشتیارین کاتێکگە گەشتیارێک باسی ئەوە دەکەن کە دەیبەنە زاخۆ چی وای لە ئێوە کردووە کە ئەوەندە چۆن دەڵی وەسفی زاخۆ و ناوچە گەشتیارەکانی زاخۆ بکەن هیچێک لەو جیاوازانەی کە زاخۆ هەیەی لەم چەند ساڵەی دواییە زۆر بەرەو پێش چووە هەنێ بە جۆرێک کۆڕنیشی زاخۆ دروست کراوە کە چێژێکی زۆر تایبەتی هەیە پیاسەکردن تایە دەروون ئارامەکاتەوە و زائیدەن سەیرانگاکانی زاخۆ هیچێکن لە سەیرانگا جوانەکانی کوردستان کە لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراق و لە سلێمانی و هەولێر و ئەمانەوە گەشتیار بە لێ شەو یان سەردانیەکەن و چێژێکی زۆری لێبینێت باشە بام پرسیارە لە بەڕێستان بکەم بەپی کۆمپانیاکەی خۆتان ئایا لە ماوەی ئەم 1-2 ساڵەیە هێنانی گەشتیار بۆ ئیدارەی سەربەخۆی زاخۆ لە لای ئێوە زیادی کردووە؟ بەڵێ ئەشید لە ماوەی ئەم چەند ساڵەیە ئەتوانین بڵێن چەند قات زیادی کردو پێشتر وان نەبوو کە خەڵک هەر کە دەدوت زاخۆ یان چی لێ زاخۆ بەڵام ئێستا هەر کاڵەی زاخۆ هەردێ ئەڵێ با بچم کۆڕنیشەکەی ببینم کە ئەیکێکە لە پرۆژە جوانەکانی شاری زاخۆ و شاری زاخۆی بە تەواوەتی ڕازانەوەتەوە ئەمە جگە لەو سەیرانگا و شتانی کە هەن ئەمە لە هەفتەیەکە 3 وەجبە هێنی پێنجشەمان گروپمانێ هەینی گروپمانێ سەرشەمانیش گروپمانێ زۆر جار گروپی تایبەتمانێ لە ناوەڕاست و کۆتایی هەفتەیە ئەوانیش هێنی بێگومان فیدباکی گەشتیارانیش گرنگە بۆی کە هانی گەشتیاری تەم ئەوان چی دەڵێن لەسەر زاخۆ کەس هەبووە جارێک هات پێ و جای تریش دووبارە بێتەوە ئێرە؟ ئەچید هەر چەندین گەشتیارمان هەیە کە ساڵی پار گەشتی کردووە ئەم ساڵی گەشتەکەمەوە بزانم چی جیاوازی لێ بزانم چی تری بۆ کراوە جا زاخۆی چێکە لەو شوێنانی کە بە بەردەوامی گرنگی پێی و شتی جیاوازی تێکرێ گەشەکردن و پرۆژەکان هەست پێکراوە لێرە بەڵێ ئەشید ئەمە کاریگەری باشیشی کردبووە بۆ چۆنڵی بۆ کۆمپانیا گەشتیارەکانیش هەتا ناوچەی گەشتیاری باشمانە بێ و بۆ کۆمپانیا گەشتیارە ناوخۆیەکانیش باش ئەشید بۆ کۆمپانیا گەشتیارە ناوخۆکان سوودێکی زۆری هەیە و هەم بۆ زاخۆش سوودێکیە بۆ داهاتی ناوخۆش ساڵانی ڕابردوو کۆمپانیا گەشتیارەکان زۆر چاویان لەوە بوو کە گەشتیار بەرنە دەرەوەی هەرێمی کوردستان ئایا ئێستا مەکەم بۆتەوە ئەم ناوچە گەشتیاریانەی هەم زاخۆ هەم ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش کاریگەری لەسەر برنەدەرەوەی گەشتیار بۆ دەرەوە کردووە؟ ئەتوانین بڵین بە ڕێژەیەکی کەم بەڵێ چونکە تۆ لە وڵاتی خۆت لە شاری خۆت لە هاوزمانی خۆت کە کووردە دەیت بۆ ئێرەش جەوێکی خۆشە گۆڕیت فەرقی لە بستە شوێنێکی تر بۆ وڵاتێکی تر جا هەمان دیمەن هەمان شوێن لێرە هەیە ئامادەکراوە تۆ ئانی بۆ ئەو هەموو ڕێگا دوورە بڕی بچی بۆ وڵاتێکی تر یان چوزانم بۆ شارێکی تر کەس نەزمانیان نەزانی لە هیچ شتێک لە ڕووی تێچووەوە ینی تێچوێک بۆ گەشتیارێکگە 4 شەو بمێنێتەوە کولپەکەی زۆرە؟ وەڵاهی بۆ 4 شەو ئێمە عادەتەن خۆمان گەشتی دووشەویمان هەیە بۆ دووشەوەکە 75,000 دوو شەو و 3 ڕۆژ ئەی نرخەکەشی گونجاوە هەرزانە ئەمە هوتێل و کری گواستنەوە شار لەسەرەوەیە؟ گواستنەوە شەر لەسەرەوەی بەڵێ هاوڵاتیان ئاماژە بۆ ئەو دەکەن زاخۆ بە جۆرێک پێشکەوتووە لە کەرتی گەشتیاری هەر جارێک کە سەردانی زاخۆ دەکەنەوە هەست بە جیاوازێکی زۆر و گۆڕانکاری گەورە دەکەن بە باشترین خزمەتگوزاری بە تایبەتیش لە ڕووی کەرتی گەشتیاریەوە. ئەمێ دومی ساتین و ئێرە ئەم مەمنونی سەرێک گوهدارشێ خۆینەوە سەرۆکی حکومەتی ئەف خۆشە چێکیری و هەمی عاداتێن باغدا و بەسرا و میسل و پێخۆشحالیەمە خرە سەربلندیە کوردستانی خرەیە ئینشەڵا هەمی عەرزی وەسا ئەکی زاخۆ خۆش بن و چێتر ئینشەڵا جایەکی گەلێکی خۆشە و دووبای خۆشترە ئەوە بۆ مەل دووبای و ئیمارات و هەمی عەردا خۆشترە و ڕەحەتترە و ئەمانەتترە ئەلحەمدولیلا.
شكس توقعنات كروجة كزاخو بتفي رنجي وفي أو في شكلي أيك شوان تشتو مبارنات كروجة كي تخابي رمضة زاخو بس أو جمي أو باخرة ده بقرن مبارنات كروجة بيجونا والله أبا أو جد ما جه أو جه مسيارة اللي شيشتنو كجميع اللي تجنو باخرة وقشتيار تدت قرن وكيف خوشي وجانا شرنوهي وزادي وناني كردواري والجهك أثري يعني كردواري جهة قشلة الكورنيشة برا دلال أمتين زاد وشرنوهي تخيط كردواري عرضت كيم بو خلككي هر خلككي ما يزو خوتت وقشتو جزار سياحتين الشهوليرة وأربيلة ودهوك وبغدة وزاخو خورني كردوار إقبالي جلك تخوشت هين يعني إقبال هندكتين يعني ناني كردواري نظن أبا مثلا كادي قراد وبانير خلكي ما بغدة ميسل فتين يعني تخون طامت كني جلك كيف أنتت وإقبال هاي السر يعني دهي هوتي خاري أبروكاجي هوتي جارك دي مدفت أف خيفات هني بمينن هردم يعني بردام بم بردام بين الفيري دا قشتو جزار إقبال باش بتلفيري بون باجركش كابن الزاخو جيد قشتيارا زحبينا وقشلة هيا وسيكا كابن هيا كورنيش بابيا بري دلال كابن هر جارك دي هيا قشتيار زيدا قصدي زاخود كن بخوشحالين يعني هر قشتيارا بيت زاخو مال بو بون بكريا هر جهة بكريا بانا خلقي زاخو جي مردميرن بو هر تشتكي خلق ايش دكن با هندي قشتيار زيدا بن خز ايش زيدا ترد بتن باش ترد بتن شول کاتژمێر 12 شەو لای داوە کوردەواری دەڵێت ئێستا درەنگانێکی شەوە بەڵامەوەی جیاواز و تایبەتمەندە لە زاخۆی دەلال هێشتا جەموجۆڵی گەشتیاران کە لەسەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی عێراقەوە ڕویان لە زاخۆ کردووە لە کەشوهەوایەکی ئارامدا کاتەکانی خۆیان بەسەر دەبن ئەوەی گرنگە لە تەمەنی کابینەی نوێمدا ئەو پلانانەی کە بۆ کەرتی گەشتیاری دانرابوو بە تەواوەتی چۆتە بواری جێبەجێکردنەوە کۆرنیشی زاخۆ و پرۆژە گەشتیارەکانی ئەم ئیدارەیە نمونەیەکی زیندوون کە حکومەت چەنە گرنگی بەم کەرتە داوە